سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانزی پۆلیسی دارستان و ژینگەی سۆران بە هاوانجی فەرمانگەی ژینگە ئەمڕۆ کۆمەڵێک لە باڵندە لە ئازا دەکەن. لێستا دەگوی لە دیمەنەکان دیارە کۆمەڵێک باڵندەن لێرە ئازا دەکرێن، هەرێکە لە فەرمانگەی ژینگەی سۆران و پۆلیسی دارستان و ژینگە بەشداریان هەیە و کەمێکی دیکە ئازادێت. ئێستاش ئازادکردنی کۆمەڵێک لەو ڕێویانن کە لەلایەن یەکێک لەو کەسانێک کاری درۆشتنی ئاژەڵ و باڵندەیەکە وە دیارە لەسەر ئەکی خۆی بە سروشت ئازادکراوە. ئێستاش لە نێو سروشتی بناری چیای هەندرێن ئازاد دەکرێن جگەلاو ڕێویانە و کۆمەڵێک باڵندەی دیکەش بوونی هەبوو کە لەلایەن فەرمانگەی ژینگەی سۆران و هاوکات بەڕێوەبەراتی پۆلیسی ژینگە و دارستانی دارێ سەربەخۆی سۆران بە سروشت ئازادکران. دەمەوێت بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە قسە لەگەڵ بەڕێوەبەراتی بەشی پۆلیسی دارستان و ژینگەی سۆران بکەم. ئێمە وەکو بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و ژینگەی سۆران بە هاوکاری فەرمانگەی ژینگەی سۆران ئەوڕۆ هەستین بە ئازادکردنی هەندێک باڵندە و ئاژەڵێکی وی کە باڵندەکان نزگەی سێ بازی دەگمەن بوون لەگەڵ 4 دانە ڕێوی کە لەلایەنی دوکاندارێک کە بە بچووکی بەخێو کرابوو و ئێمە بە ناوی پۆلیسی دارستان و ژینگەی ئیدارەی سەربەخۆی سۆران سپاسی ناوبراوەکەین بەدەنیکە نمونەی زۆر بیت. طبعا ئیدارەی سەربەخۆی سۆران سروشتێکی جوان و دلڕخینی هەیە بە ئازادکردنی ئەو باڵندە و ئاژەڵانە سیمایەکی جوانتر دەبەخشە سروشتەکە. یاسا و کەسانێک کە ڕاوەکەن یاخود بڵێن بە دوای ئاژەڵی کێوی و ماڵوت دەگەڕێن وەک پۆلیسی دارستان ئیجراتەکان چین بۆ ئەو کەسان؟ ئیجراتەکان حەسەب ئەو ئاژەڵ و باڵندانەیە کە ڕاو دەکەن و هەریەک و بە پێی ڕاوکردنیان سزادرن و سزادانیان بە بەندکردن و هەروەها پێشمار. ڕێنمایتان چێ بۆ هاوڵاتیان بۆ ئەو کەسانێک کە خەریکی ڕاوکردنن یان یانەوێ ڕابکەن؟ ڕێنمایتان چێ بۆ هاوڵاتیانەشی کە هاوشێوەی ئەو دوکاندارەکە باست کرد دوای بە بچووکی بەخێوکردنی و لە ئێستادا ئازادیانە؟ ئێمە وەکو بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و ژینگەی سۆران داوا لاو ڕاوچیانە دەکەن کە بە نایاسایی ڕاو دەکەن کە ئەگەر بێن و ڕاو بکەن بە نایاسایی بە تۆندترین شیوە سزا نەدەین و هەروەها بە ناوی خۆمان داوا لە گشت ئەو دوکاندارانە دەکەن کە ئیشی بازرگانی و یا خۆت کڕین و فروشتنی باڵندە و ئاژەلی کێوی دەکەین کە خۆیان دوور بگرن لەو بازرگانیکردنە ئەگەر نە بە تۆندترین شیوە سزات. قسە لەگەڵ فەرمانگەی ژینگەی ئیدارەی سۆرانج بکەم. هەژار دیدلبی سڵاوتێ بە کاک هەژار کاتت باش. گرنگی چی دەبێت بۆ سروشت ئازادکردنی کۆمەڵێک باڵندە و هاوکات جۆرەی لە ڕێوی کە لە ئەمڕۆ ئازادکرا؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و مێرەبان دەستپێک سپاس کە هەمیشە بۆ کارە ژینگەکان لەگەڵ ئێمەنە وەکو زاری کرمانجی سپاس بۆ بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان ژینگە ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ ژینگە دۆست هەژار مەولود کە ساڵانە لەگەڵ ئێمە وەکو فەرمانگەی ژینگە ئیدارەی سۆران هەر دەستێتن بە هەندێک کاری پیرۆز بۆ خۆ سروشتی ژینگە ئیدارەی سەربەخۆی سۆران پڕە لە جیای جوان بەڵام بەدەرە لە بوونی ئاژەل و بوونی ئاژەل و باڵندەی کێوی دەگمەن. ئەوە کە لێرەدا ئێمە ئەمڕۆ ئازادمانکردن بۆ گەڕانەوە بۆ ناو سروشت گرنگێکی لەوەدا ئەبیتن کە بۆ پاراستنی مرۆڤاتی بۆ پاراستنی سروشت و هەروە بۆ هێشتنەوەی سروشت بە جوانی بۆهۆی ئەو گۆڕانکاریانە کە ڕوبەر پێشەهەوا بوونەتەوە لە جیهان و لە عێراق و لە هەرێمی کوردستاندا ئاژەل و باڵندەی کێوی لەم ناوچەی زۆر دەگمەن بوونە. یەکێک لە هۆکارەکان ڕەنگی شاری وڵاتانی دەوروبەری خۆمان بیتن بە بردومانکردنی چیاکانی ئێمە ئەمە ئەبیتە کۆچی ئاژەل و باڵندەکان لە کوردستانەوە بۆ وڵاتانی دەوروبەر بۆیە ژمارە ئاژەل و باڵندەی کێوی لەم ناوچانە زۆر کەم بوونێتە. ئەم هەنگاوانەی کە
ئەم جینگە دوستانە لەگەر بەڕێوەبەتی پۆلیسی دارستانی جینگە لەگەر فەرمانگەی جینگە کردووانە هەنگاوێکی زۆر پیرۆزە چونکە ئەبیتە هۆی ڕاگررتنی هاوسەنگی ژینگە لە سروشی لە ژینگەدا ئەگەر مارێک بیت ئەگەر پلنگێک بیتن ئەگەر ڕیوەیەک بێت زیادنیان لەم سروشە چونکە هەرێکە لەمە تایبەتمەندی خۆیە بۆ ئەوە ئێمە بتوانین ئەم هاوسەنگی ئەم ئیکوسیستەمە ڕابگرین لە نێوان ئاژەل و باڵندە مرۆڤدا هەیە ئەتوانین هەمیشە سروش بڵێ ئاژەل و باڵندەکان ئازادی ناو سروش بکەن بۆیە هیوادارم لە خەڵکی خۆمانیش لە جهتی ئەوەی پەنا بڕاوکردن بنە چونکە ئەمە ئەبیتە پەیامێک بۆ کەسانێک ئەگەر هەولی ڕاوکردن بدەن بەڵام جینگە دۆستێکی شایە کە ئەتوانیتن ئەم فەرخە ڕیویانە لە لای خۆ بهێلیتەوە گەورەی بکاتن ئەوجا ئازادی ناو سروش بکات ناوچەی بەردەوان و لەبارە بەگشتی سروشتی ناوچەکە و هەفتەکەی ناوچەکە مەترسی لەسەر هەیە کە باڵندە ئاژەڵێک تێوی لێ نەمێنێت بەخۆ بەهۆی نەئارامی ناوچە سنووریەکانی ئێمە ساڵانە چ لە وڵاتی تورکیا و چ وڵاتی ئیران ئەمە کاریگەری لەسەر سروشکرێت چ لە سوڵتانی ڕێژەی کێژگار زۆر بلێدار و دڕات چونکە ئەگەر بێت و سەوزایی لە ناو بچیتن دار و دەرەخت لە ناو ئەوە ماڵی ئاژەل و باڵندەکانیش وێران دەکات و ئەسووتێن کۆچ ئەکاتن یاخۆ بەهۆی شەڕ و جەنگ و بۆردومانەکان ڕەنگە ترس لە بۆ ئاژەل و باڵندێکی و دەگمەن بنیشێت و کوچی وڵاتانی تر بکەن ئەمە خۆی کاریگەری دەبیتن بەڵام ئەوەی لە هەمووی گرنگترێکی ئێمە بتوانین بپارێزین چونکە ئەگەر هەستان پێکرد بیتن لەم چەند ڕۆژە ئایندەدا لە هەرێمی کوردستان زۆر باش لە پیسبوونی ژینگە ئەکرد بە تایبەتی پیسبوونی هەوا پیسبوونەکانی تر بۆیە ئێمە پێویستە بۆ ئەوەی ئەم هاوسەنگە ڕابگرین بۆ ئەوەی ئیدارەی سەربەخۆی سوورانیش بە دوور بیتن لەم پیسێ دەبێ ئاژەل بمینی دەبێ باڵندە بمینی دەبێ دار و درەختیش بمینە چونکە ڕێژەیەکی زیاد زۆر دار و درەختی ئێمە بەدەستی ئەنقەسی ئەسووتێتن کە سووتا ئاژەل و باڵندەش ئەبنە قوربانی ئەم سووتانە و لە ناو دەچێت بۆ ڕاگرتنی ئەم هاوسەنگە دنیا بن گرنگێکە ئێمە ئاژەل و باڵندەکیوی ئەگەر ڕێژیان زۆر کەمیش بیتر بەڵام پێویستمان پێیە کە ئەمە ئازادی ناو سروش بکەن چونکە سروش بە ئاژەلەوە جوانە بە مرۆڤە جوانەوە کەم و پێکەوە تاوەکرێکتر هاشار ماهر عیدڵبی بەڕێوەری فەرمانگەیشی ئیدارەی سەربەخۆی بەڵێ هەروەک میوانەکان ئاماژیان پێکردن ئەمڕۆ ئازادکردنی کۆمەڵێک لە باڵندە و ئاژەڵبوون کە بەشێک لە باڵندەکان بازی دەگمەند و کەسێک زۆر بازی دەگمەند بوو لە نوێ سروشت ئازادکران و هاوکات لە ئاژەڵەکانیش کۆمەڵێک ڕێوی بوون کە لەلایەن کەسێکەوە کە بە بچووکی بەخێوی کردوون و ئێستاش لە نوێ سروشتی ئیدارەی سەربەخۆی سووران ئازادکران پێویستە هەموو لایەکمان سروشت و ژینگەی ناوچەکە بپارێزین